چەندێکتان بیستەکە ئەڵێ بە مسلمانان ئەڵێن بەخوا لە مسلمان ترسنۆکتر نییە، لە ئیسلام پیستر نییە، خۆشی بە مسلمان دانا تەمەنا لەبەر خاتر ڕازیبوونی کەسێک شخصێک لەو مەجلسەکە دانیشتە قسەی ئاوا گەوراکە دە وەڵڵاهی پێی کافرە بێ و قسان مەکە لاقی ئەوانەی فەڵەستین چی بەسەریان نادێ بابێ، چونکە ئەوانە ترسنۆکن، مسلمانەکان ترسنۆکن ناتوانن دیفاع، وەڵڵا تو ترسنۆکی لەوەی کەوا لەورە شەڕەت و لەیرە وەختە بتۆقی. چەندێکتان بیستەکەوە ئافرەتێک کاتێ نیقابەکە ئەڵێم دەوارە ڕەشە چیە داتەتە سەرتا، چەندێک وا گوێمان لێی بووە دە وەڵڵاهی ئەوە پێی کافرە بی و لە ئیسلام دەرەچیتە دەرەوە. چەندێکتان بیستەکەوە ئەڵێ ئەمانەی کەوا ڕیشیان وە ڕیش بزنەگا، بیستتانە دە وەڵڵاهی پێی کافرە بی و لە دین دەرەچیتە دەرەوە. چەندێک گوێتان لێی بووەکەوە ئەڵێ ئەم دارە چی ئەیکەنە دەمیانە، جەماعەت شواڵە کورتەکان ئەمە گشتی ئەنووسرێ و تۆمارە کرد لای خوای پەروەردگار. قل بالله وآياته ورسوله كنتم تستهزئون لا تعتذروا قد كفرتم بعد إيمانكم. والله بي كافر بن بوتو كاتي او قالت بمنكي اگر بيتو من لقلتو يا بيايم او قالت تبي مكر اگر من وقتو ملحد بيايم يعني اگر من وقتو بيدين بيايم يعني اگر من وقت لقل حزبك تو يا بيايم او قالت تبي مكر بلام لبر اوي كوا هدي پیغمبر ملګرد صلى الله عليه وسلم او قالتم بيكي لبر اوي دس خوشيك لتو بكري او قسم بيكي بلام قرب سرت او كوا دلكته غوريا ولا كفر ولا ايمان وبو كفر. لا تعتذروا قد كفرتم بعد ايمانكم. ما كلاقي وانا عرب بابك جرين او مسلمان كان هروا اسلام هروا ترسنوك بوا ما يدا بال اسلام كاتك كسانك دولتانك هن ترسنوك النايرن دفاع بكن لا فلسطين ما يخمل المسلمان كان ما يخمل الاسلام دڵنیابە لەوەی کەوا ترسنۆکەکە لە خۆتایە چونکە ئیسلام خاوەن عیززەتە بەڵام مسلمانەکانن ئاوهایان لێ هاتە بۆیە مەیدە پاڵ ئیسلام ئەو قسە کوفرە و لە ئیسلام پێی دەرەچیتە دەرەوە. وإنجا صحابەکەیش هات بۆ لای پێغەمبەر صلی الله عليه وسلم چونکە هەچ کەسێ لەورەیە بوو گاڵتە بە ئیسلام کریا گاڵتە بە ڕیش کریا گاڵتە بە دین کریا وسکت بووەکەوانە. سەحابەکە وتی وەڵڵاهی مسلمانەکان وا نین وا ئێوە باسیەکەن ئێوە منافقن وەڵڵاهی گەرێ بیگەێنمە پێغەمبەر صلی الله عليه وسلم. بۆیە خوای پەروەردگار فەرمووی ولقد أنزل عليكم في الكتاب أن إذا سمعتم آيات الله يكفر بها أو يستهزأ بها فلا تقعدوا معهم حتى يخوضوا في حديث غيره إنكم إذا مثلهم. أجر نيت جواو أجر بيتو أوتي أمانيك وخاون جماعة شوالا كرتكان أجر توشو سكت بيتو بيو خنيتوا أو الدنيابة توشوك أو بالنص آياتي خواي پروردگار أمانها موي آية چونکە گاڵتەکردن بە مسلمان و گاڵتەکردن بە شەعائیری ئیسلام و گاڵتەکردن بە دین مجاملەی تیان نییە. وا نەزانی بێژی کوڕە بە ئیسلام زۆر لەوە گەورەترە و ئیسلام لەخوا بەزیا بێ لێبوردەیە لە کاتێکا کەوا تو تاوانێکەکەی لێبوردەیە لەوەی کەوا هەڵەیەکەکەی ئەمما کاتێ ئەگەیتە ئەوەی کەوا طعن لە دین ئەدەیت و لە سنەتی پێغەمبەر ئەدەی صلی الله عليه وسلم نەوەڵڵاهی ئەگەر حکمی ئیسلام بێ و نەگەڕێیتەوە ئەو کاتێ لە ئەدرێ لە ملت